سەرێکی ترین بربەستەکان لە بەردەم پێک نەهێنانی حکوومەتدا لە چیدا خۆی دەبینێتەوە؟ پێک نەهێنانی حکوومەت یا بربەستەکانی پێکهێنانی حکوومەت یا کابینەی تازە، درێژکراوەی ئەو جۆرە لە هەڵبژاردنە کە لە کوردستان هەیە، درێژکراوەی ئەو دۆخەیە کە وەختێک کاتەکەی دیاری دەکەن کێشەیە، وەختێک ئاکامەکانی دێکێشەیە، وەختێک دەکەونە ناو هەڵمەتی هەڵبژاردنەکانەوە دیسان تووشی کێشە دەبن. دیارە بەپێی هەموو ئەو واقعیەتانە حکوومەتێکیش کە بەرهەنجامی ئەو واقعیەتانە بێ ناتوانێت بە ئاسانی پێک بێوە بێگرێ و گۆڵ نییە. ئێوە دەزانن کە لە هەموو شوێنێکی دنیا 4 ساڵ جارێک ڕۆتین ئەحزابی سیاسی دێن، دەزانن کە ڕۆژی هەڵبژاردنە کاتی هەڵبژاردن دیاری دەکەن و دوایەوە هەڵبژاردن دەکرێت و ئاکامەکانی هەڵبژاردن هەرچیەک بێ حیزبی براوە یا حیزبی دۆڕا و پیرۆزبایی لە یەکتر دەکەن. لە کوردستاندا ئەمانە بە پێچەوانەوەیە و ئێمە بینیمان لە کوردستاندا هەم دیاریکردنی کاتی هەڵبژاردن خۆی کێشەیەوە زۆر جار دەبێتە هۆیەوەی کە خەڵک تووشی دڵڕاوچێ ببێ و تەنانەت ئاکامی هەڵبژاردنەکانیش هەر دەتوانێت خەڵک تووشی دڵڕاوچێ بکات و بۆیە لەو چوارچێوەیەدا دیارە حکوومەتێک ئەگەر بەرەنجامی ئەو واقعیەتە و ئەو کارکردی ئەو هێزانە بێ کە ئەم واقعیەتیان سەپاندووە ناتوانێت بێ گیر و گرفت بێ و ناتوانێت بە شێوەیەکی ڕۆتین چێتە پێشەوە. لە هەموو شوێنێکی تریش ئەم کێشانەر هەبوون و دواتر حکوومەتیان پێکهێناوە، حکوومەتیان پێکهێناوە، ئەم جارەش حکوومەت پێک دێ. من مەبەستمەوە کە بڵم حکوومەت پێک نایە، حکوومەت پێک دێ. من دەمێ باسی واقعیەتی کەم کە لە کۆمەڵگەی کوردستاندا هەیە و نمونونەکەی لە هیچ شوێنێکی دنیا نییە. یان بۆ نمونە لە هەموو شوێنێکی دنیادا هەر 4-5 ساڵێک ئەحزابەکان دەزانن کاتی هەڵبژاردنە لەو 4-5 ساڵەدا بەرنامەی خۆیان نەخشەی خۆیان ئامادەکاری خۆیان دەکەن بۆ هەڵبژاردن. لە کوردستاندا ئەم حیزبانە نیکاوە دەکەن بە پێچەوانەوە دوو حیزبان، هەر کامێک لەو حیزبانە بەشداری هەڵبژاردن نەکە هەڵبژاردن ناکرێت. ئەوە کە تایبەتمەندیەکە لە هیچ شوێنێکی دنیایانە. ینی بۆ نمونە ئەگەر یەکێتی بەشداری هەڵبژاردن نەکە یا پارتی بەشداری هەڵبژاردن نەکە هەڵبژاردن ناکرێت. تەنانەت لەسەر کاتەکەشی ئەگەر یەکێتی رازی نەبێ بوو کاتێک کە پارتی دایدێنێت و یا پارتی رازی نەبێ بەو کاتێک کە پێشنیار دەکرێت دیسان ناکرێت. ئەمە تایبەتمەندیەکە لە هیچ شوێنێکی دنیا نییە تەنها لەوە هەموو شوێنەکانیش ئاکامی هەڵبژاردنەکان یەکسەر ڕاستە و خۆبی ئەوەی خەڵک تووشی دڵڕاوچێوێ قبوڵی دەکا و پیرۆزبایی لە یەکتر دەکەن. تەنانەت هەڵمەتی هەڵبژاردنەکانیان بە زۆرێک دەچێتە پێشەوە، دوای ئەوە هەمویان خەریکن لە چوارچێوەیەکدا خەریکن حکوومەت پێک دێنن. من ناڵم حکوومەت پێک نایە، حکوومەت پێک دێ، بەڵام دەبێ ئەو شتە بزانین ئەم پێکهێنانی ئەم جارەی حکوومەت یا گرفتەکانی بەردەم پێکهێنانی کابینەی دەیەم تەواو جیاوازە لەگەڵ ئەو کابینانەی پێشخۆی. ئەگەر تۆزێ بەڵێ یەکێک لەوانە ئەو هەڵبژاردننی ئەم جارە لە هەلومەرجێکی تایبەتیدا چێتی پێشەوە، لە هەلومەرجێکدا کە ئاڵوگۆڕێکی یەکجار گەورە بەسەر دۆخی ناوچەکەدا هاتووە. لەمە تەماشایکە لەلایەکەوە دەسەڵاتی ڕژێمی ئەسەد ڕووخاوە، لەلایەکەوە جمهوری ئیسلامی لە ناوچەکەدا پێگەکەی لاواز بۆ هێزە نیابەتیەکانی شەتەک کراون گورزێکی گەورەیان بەرکەوتووە. لەلایەکیکەوە لە ئەو لاوازەی کە حکوومەتی جمهوری ئیسلامی لە ناوچەکەدا بە دوای خۆی داهێناوە تورکیا خەریکامە پڕ دەکاتەوە. جیا لە هەموو ئەوانە پرسی کورد جارێکی کە مەسەلەی کورد جارێکیکە لە ئاستی ناوچەکە و لە ئاستی کۆمەڵگەی نێودوڵەتی و هەموو ئەمانە بەرزەستەیەکی پەیدا کردوێتەوە. هەموو ئەم فاکتەرە تازانە ڕاستەوخۆ کاریگەریەکی یەکجار گەوریان لەسەر دۆخی سیاسی عێراقەیە. ئەم کاریگەریە لەسەر دۆخی سیاسی عێراق دیارە کاریگەری لەسەر هەڵبژاردنەکانی عێراقیش هەیە و هەبات بە هەمان معناش هەموو کاریگەریە کە لەسەر عێراق پێک بێ هاوکات کاریگەری لەسەر دۆخی کوردستان و هەموو هاوسەنگی هێزی سیاسی و نەخشە سیاسیەکان لە کوردستانیشدا هەیە. بە بۆچوونی من گرفتی سەرەکی ئەم جارە ڕیشەی لەو واقعیەتانەدایە لەوانەدایە و بە دیاریکراویش تاوەندەی بە عێراق دەگەڕێتەوە. هەمویان چیەکێتی چ پارتی چاوەڕوانی ئەوەن بزانن ئاکامەکانی ئەواڵ و گۆڕانەی کە لە ناوچەکەدا پێکاتووە لەسەر دەوڵەتی عێراق چۆن دەبێت. ئایا ئەم گوش ئەم ئاڵو گۆڕانەی کە پێکاتووە وا دەکا شیعەی سیاسی لە مەیدانەکەدا پاشەک شەبکاوە گەوەی لە سووریا و لە شوێنەکانی کە کردوێتی؟ بێگومان ئەگەر پاشەک شەبکە هاوسەنگی لە مابینی باڵەکانی بۆرژوازی لە عێراقدا ئاڵوگۆڕی بەسەردادێ.
بەپێی ئەو ئاڵوگۆڕەش یەکێتی و پارتی ئاڵوگۆڕ بە سەرمەوقعیەتیان دادێ بۆیە یەکێتی و پارتی لە ئێستادا کەوتونەتە ناو حاڵەتێکی چاوەڕوانیەوە شتێک دەگۆڕێ بەزیاد دیارە لە ئامانزی تایبەتی خۆیان یەکێتی و پارتیکەیانە بەڵام هۆکاری هەرە بناغی ئەوەیە کە ئێستا ئەو ئاڵوگۆڕانەی کە هەیە یەکێتی و پارتی خستۆتە چوارچێوەیەکی چاوەڕوانیەوە و هیچیان نایەنەوێ بچنە یاریەکەوە کە بەیانی لەو ئاڵوگۆڕانەی کە لە عێراقدا پێک دێ دیسان جارێککە تووشی گێرمە و کێشەوە و گرفتێکی قوڵتر ببنەوە بۆیە سەربارەوەی کۆبوونەوە دەکەن چەندین کۆبوونەوەیان کردو دیارە دوایین کۆبوونەوەیان 28 ئەم مانگی ڕابردوو بووە لە دووکان لە سەر ئاستی باڵاش بەڵام هێشتا نەگەیشتونەتە لێک تێگەیشتنیش نەک ڕێککەوتن هەر لێرەیان ڕادگرم ئەمە کاریگەری هەبوو لەسەر هەڵمەتی هەڵبژاردنەکان چونکە ئەو کۆمنتەشم لە تۆڕە کۆمەڵاتەکانە بینیوەکە لە هەڵمەتی هەڵبژاردنەکانە هێندە تۆمەتیان خستۆتە پاڵیەک و هێندە بە زمانێکی زبر بەرامبەر یەک دواون ئەمە بربەست دروستەکە لەسەر پێکێنانی حکوومەت ئەمە واقعەتی تێدا هیچ واقعەتی تیانە لەبەرەوەی یەکەم جار نییە لە هەڵمەتی هەڵبژاردنەکاندا هەردوو لایەن پەنابەرن بۆ هەڵدانەوەی فایلی یەکتر تاوانەکانی یەکتر بخەنە ڕوو و هەڵمەتەکانی هەڵبژاردن قوتبی بکەنەوە ئەمە هیچ شتێکی تازەی تیانی لە هەموو هەڵبژاردنەکاندا ئەمە بووە و تەنانەت بۆتە تایبەتمەندیەکیشە تا لە چاوی خەڵکی کوردستانیشەوە بۆتە تایبەتمەندیەک ئەگەر بۆ نمونە یەکێتی و پارتی هەڵمەتی هەڵبژاردنەکانیان بەو ئاقارە و نەگەێنە و ئاستا نەیگەێنەمە لە فەڵدانەوەی یەکتر لەوانەیە جێگەی سەرسوورمان بێ بۆ خەڵک ئەگەر ئەمە نەکەن کردنی ئەم بانگەشانە و ئەمە لە فەڵدانەوەی یەکتر تایبەتمەندێکی هەڵمەتی هەڵبژاردنەکانی نێوان دوو حزابی دەسەڵاتداری دوو زوونی دیاریکراوی کۆمەڵگەی کوردستانە بۆیە لەو بارەیەوە ئەمە هیچ کامێک لەوانە کێشەنی کێشەی سەرەکی ئەوەیە کە بۆ نمونە پارتی ئێستا خۆی لە موقعیەتێکی بەهێزتردا دەبینێ بە دلیلی ئەوەی کە تورکیا موقعیەتێکی باڵادەستی پەیدا کردووە بۆیە دەیەوێت لە پرۆسی پێکێنانی ئەم حکوومەتەدا مادام ئەو قوتبەی کە خۆی پێوە بەستۆتەوە ئومێدی پێوە بەستۆتەوە بۆتە پاشکۆی لە مەتیقەکەدا هێزی پیا کردووە دەیەوێت ئەوە لەسەر ئاستی عراقیشدا کاریگەری دابنێ و لەو چوارچێوەیەدا پارتی داوای بەشێکی زیاتر دەکات تا ئەوەندەی بە یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەگەڕێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەو موقعیەتە درک دەکات بۆیە بە ئاسانی نایەوێ مل بەوە بدەکە جارێشکە پێک بێ و ئەوی چاوەڕوانی ئەوەیە کە ئەم سەرکەوتنە کاتیەی تورکیا جێگیر نەبێت و دیسان بە هەمان موقعیەتی جارانی پێشووی خۆیەوە لە پێکێنانی حکومەتدا یا لە خێروبێری پێکێنانی حکومەتدا بەشدار بێت ئەمە گرفتی سەرێکیە بە بۆچوونی من گرفتی سەرێکی ئەمەیە لەلایەکەوە پارتی چاوەڕێی ئەوەیە کە ئەم موقعیەتەی تورکیا تەسبیت ببێ و بەندەکانی خۆی خواستەکانی خۆی زیاتر بە سەرێکێتیدا زاڵکە یەکێتیش نایەوێ مل بۆ واقعیەتە بدا دەیەوێت ئەو ڕەوەندەی کە بەدژایەتی دەوڵەتی تورکیا و باڵادەستەکەی لە ناوچەکەدا هەیە ڕای بگرن و لەو چوارچێوەیەدا بچێتە پێکێنانی حکومەتەوە بۆی ئەو کاتە لەو چوارچێوەی دابشکاریەکدا کە دەیکەن زەربەی زۆر نەخوات ئەی ڕۆڵی ئەحزابەکانی تری بەشدار بوو وەک نەوەی نوێ و ئیسلامیەکان و هەتاوەکو دواییکە دانیکەم نەوەی نوێ خۆی بەتەنیا 15 کورسی هێنا ئەوانە ڕاست ئەوانە کورسیان هێناوە بەڵام کورسی هێنانی ئەوانە ناتوانێت هیچ شتێک لە هاوسەنگی هێزی نێوان یەکێتی و پارتی بگۆڕێ چونکە ئەمانە کورسیان هێناوە لەوانەیە پۆست توشتیشیان پێ بدەن بەڵام ئەمانە ڕێگەی ئەوەیان نییە بچنێ و یان ناتوانن دەسەڵاتیان هەبێ بۆیە ئەمان زۆرتر هێزی حاشیین و هیچ کاریگەریەکیان لەسەر پێکێنانی حکومەت یا پێکنەهێنانی حکومەت نییە ینی لانی کەم ئەگەر ڕۆڵێکیشیان هەبێ ڕۆڵەکەیان بێ ئەندازە لاوە چییە کە حسابی بۆ ناکرێت بەڵام ئەگەر بۆ نمونە یەکێتی مل نەدا بە پێکێنانی حکومەت پێک نایە یا پارتی مل نەدا پێکێنانی حکومەت پێک نایە ئەگەر یەکێتی و هەموو لایەنەکانی کە بیانەوێ حکومەت پێک بێنن بێ پارتی حکومەت پێک نایە بە پێچەوانەشەوە بە هەمان شێوەیە بۆ ئەوەی کە قەرار و بڕیاری سیاسی یا مەسلەی سیاسی لە کۆمەڵگەی کوردستاندا یەکلا دەکاتەوە ئەو هێزانانی کە پێیان دەڵێن ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی بەڵکە ئەو هێزانن کە خود بە خود دەسەڵاتیان هەیە ینی تۆ بێجگەلەوەی ئەگەر حکومەت پێک بێ یا پێک نەیە پارتی هەر دەسەڵاتی هەیە یەکێتی هەر دەسەڵاتی هەیە ئەمە براوەتەوە ئەم دەسەڵاتار براوەتەوە
مەسەلەی پێکێنانی حکوومەت بۆ مەسەلەی دەسەڵات نییە لە کوردستانە. لە کوردستاندا بۆ ئەمەنیە دەسەڵات بڕاوەتەوە سابتە جێگیر بووە لە کوردستان بۆ ئەوە پێک دەهێنن ئەو دەسەڵاتی کە بڕاوەتەوە دوو زونە سیدانە ساڵە هەیە دەیانەوێت لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتیدا بەرگێکی قانونی بکەن ببەردە بە خەڵکی دنیای دەرەوە و بەڕای گشتی بڵێن جا دەسەڵاتی ئێمەکە لە زۆنی زەرد و لە زۆنی سەوزدا هەیە ئەمەش حکوومەتەکەیەتی وەرن هەڵسوکەوت لەگەڵ حکوومەتە بکەن دەسەڵاتی ئێمە دەسەڵاتێکی شەرعیە تەنها بۆ ئەوەی ئەگەرنا هیچ کامێک لەوانە لە منتیقی یەکێتی لە منتیقی پارتی دەسەڵات حکوومەت نایبڕێنێتەوە و حکوومەت لە هیچ شوێنێکی کوردستاندا پێگەی نییە لە جێگەی ئەوە حیزب لە هەموو شوێنێکی کوردستانە پێگەی هەیە یەکێتی لە هەموو جونگەکانی بەشی زۆنی سەوزدا ئامادەیی هەیە لە کۆڵان هەیەی لە زانکۆ هەیەی لە خەستەخانایەتی لە هەموو دام و دەستگاکاندا هەیەی لە گەورەترین شوێنەوە تا بچووترین شوێن حیزب ئامادەیی هەیە تەنانەت دامەزراندنی کەسێکیش پەیوەندی بەوەیە کە دەبێت یەکێتی بێت لە زۆنی پارتیشدا بە هەمان شێوە حیزب لە هەموو شوێنێک ئامادەیی حکوومەت لە هیچ شوێنێک نیەتی و بۆیە هەمیشەش حکوومەت لە کوردستاندا چ حکوومەت و چ پەرلەمان لە کوردستاندا هەمیشە وەکو موچەخۆر و معاشخۆری حیزب تەماشا کراوە وەکو وەسیلەی دەست حیزب تەماشا کراوە بە پێچەوانەی هەموو ئەو کۆمەلگایانەی کە لە دنیادا هەیە کە حکوومەتێکەیە پەرلەمانێکەیە و حزابی سیاسی لەو کۆمەلگایەدا ملکەتی بڕیارەکانی حکوومەت و پەرلەمانن لە کوردستاندا ڕێک ئەم هاوکێشەیە پێچەوانەیە حکوومەت و پەرلەمان ڕۆڵێکی لاوەکی حاشیەیی هەڵخەڵەتێنەر دەبینن و ئەوەی دەوری ئەساسیە حیزبە حکوومەتیشیان بەڵێ ئەو جەماوەری کە چوو دەنگیدا ئومێدی بوو بەوەی کە ئەم جارە گۆڕانێک ڕوو بدا دەزایی بە بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشوو خەڵکێکی زۆر زیاتر بەشداری لە هەڵبژاردنەکان کرد بەڵامەوە نیو ساڵ زیاتر ڕۆشتۆ حکوومەت پێک نەهات و ئێوەش ئاماژەتان بەوە کرد لە چاوەڕوانیان هێشتاواتە هێشتا دیار نییە کە ئەم حکوومەتە پێگیێت ئەکرێ خەڵکی ئەوەش هەڵبەت حکوومەتەکە بوو کە تۆ ئاماژەت پێدا کە دەسەڵات بڕاوەیە لەوێ حکوومەت هەبێ یان نەبێت خەڵکی ئەکرێت چی چاوەڕوانیەکی لە حکوومەتە هەبێت ئەکرێت ینی چی لەوەی کە حکوومەتە پێک بێت چی ئومێدێکی پێ هەبێت یاخود چی ڕێگەیەکی تر لە بەردەم خەڵکیدا هەیە ئەزین چۆنێستەوە تەماشایکە ڕاستە بەشێک لە خەڵک زیاتر ئەمجارە بەشداری هەڵبژاردنەکانی کرد بەڵام ئەو خەڵکی کە بەشداری کردبێ بزانین چونکە یەکێتی پارتی زۆر شانازی بەوە دەکەن کە ئەو جارە هەڵبژاردنێکی مێژووی بۆ خەڵکێکی زۆر بەشداری کردو من لەم وایە ئەوانەی کە بەشداریان کرد زۆرتر ئەو لەشکرە گەورەی یەکێتی و پارتی بوو کە لە قوتبیکردنەوەی بانگەشەکانی هەڵبژاردندا ئەم جاریان چوون بۆ هەڵبژاردن نەخودی ئەو خەڵکەی زۆرەی کە پێشتر یا لە دوای ئەوەی کە خۆشباوەڕیان بەرەسەڵاتی پارتی و حکوومەت نەماوە بەشداریان کردبێت چون زۆربوونی جاری ئەمجارە ئەوە بوو کە بەشێک لەو هێزە خەوێندراوەی خۆیان لەشکری بندیواری خۆیان هەموو ئەوانە لە چوارچێوەی قوتبیکردنەوەی بانگەشەکانی هەڵبژاردندا بە ڕێژەیەکی زیاتر بەشداریان کرد بە تایبەتی لە زبری بانگەشەی هەڵبژاردنەکاندا ئەمەی هێنایە پێشەوە کە هەردوو لاکار لەسەر ئەو جەماوەرە تۆراوی خۆیان یا ئەو جەماوەرە تووڕەیی خۆیان بکەن ئەوانە لە چاو هەڵبژاردنەکانی پێشووتر زیاتر بەشداریان کرد بەشداری ئەمجارەی زۆرتری خەڵک ئەمە واقعیەتەکەیەتی تا ئەوەندەش بەوە دەگەڕێتەوە کە خەڵکی چاوەڕوانیەکی هەیە تۆ تەماشایکە بۆ هیچ خەڵکێک پرسیار نییە حکوومەت پێکاتەوە یا پێک نهات بۆ هیچ کەسێک پرسیار نییە پەرلەمان هەیە یان نییە ئەوەی کە بۆ خەڵک پرسیارە شتێکی کەیە خوێندکاران دێنە سەر جاددا داوا دەکەن کە دابمەزرێن خەڵک داوای خزمەتگوزاری دەکات کرێکار و کارمەند داوای موچەکەی موچە دەکات خەڵک ئەم خواستانەیان هەیە بەڵام کەسێک خواستیەوەی نییە کە حکوومەت و پەرلەمان پێک بێ بۆ لەبەرەوەی کە خەڵکیش خودی خەڵکیش ئەو واقعیەتە دەزانێت کە ئەوەی کە خەریکە موچە دەدا حکوومەت نییە ئەوەی کە خەریکە بڕیار دەدا پەرلەمان نییە بەڵکەوە حیزبەکانن بۆیە خەریکن ئەمان داواکاری ئەو خواستانەیان هەیە مەسەلەی موچەیە خزمەتگوزاریە دامەزراندنە ئەمە خواستی خەڵکە بە هیچ زۆرێک تۆ نایبینی ینی لە هیچ شوێنێک تۆ نایبیستی خەڵکێک بێتە سەرجار دەکەس بێتە زەرجار دەڵێن بۆ حکوومەت نییە کۆمەڵگەی کوردستان لە بۆشایی یاساییدایە دەکەس نایەتە سەرجادە بڵێ بۆ پەرلەمان نییە بۆ پەرلەمان کاران نییە ئەوانە کێشەی خەڵک نین کێشەی خەڵک شتێکی کەیە و خەڵک بۆ کێشەکانی خۆکەی
دێتە سەرجاددا و هەموو ڕۆژەیە ئێمە ئەوانە دەبینین هەردوێنێ و پێرێ بینیمان ئێمە دەرچوەکانی زانکۆ کە ساڵێکە لە کۆلیژی پزیشکی دەرچوون بەڵام دانامەزرێت ئەمانە داوای هەلی کار دەکەن و خەڵکیکە داوای هەلی کار دەکات و کرێکاران و کەربەندان داوای زیادکردنی موچەکەیان دەکەن فەرمانبەرانێکی زۆر کە هێشتا مەسەلەی موچە لە مابینی بەغدا هەرێمدا بە هەڵواسرایی ماوەتەوە یا لە گەمەی نێوان هەولێر و بەغدا گەمەی نێوان سەری ڕەش و دەباشان گیری خواردووە خەڵک داوای موچە دەکات کە تا ئێستا موچیان ئەمانە خواستی خەڵکرد بۆ خەڵک هیچ خواستێکی خەڵک نییە و بەجیا لەوانە خەڵک بەکردەوەش بۆی دەرکەوتووە کە حکوومەت و پەرلەمان لە کوردستاندا تەنها دیکۆرن بۆ ئارایشدانەوەی دەسەڵاتی میلیشایی ئەو دوو حیزبە سەرەکیە دوا پرسیارم زۆر بە کورتێگەر وەڵام بیتەوە ئەگەر هاتۆن حکوومەتە لە ئایندەیەکی نزیکدا پێک هاتیان ئایندەیەکی دوورترشدا بێت ئیمکانی ئەوەی هەیە بڕێک زیاتر بێت لەو دیکۆری کە ئاماژت پێدا طبعا باوە بڵێن حکوومەت هەر پێک دێت چونکە مەسلەی پێکێنانی حکوومەت چۆن مەسلەی هەڵبژاردن تەنها لە دەستی یەکێتی و پارتیدانە مەسلەی پێکێنانی حکوومەت و پەرلەمانیش تەنها لە دەستی یەکێتی و پارتیدانە بەڵکە هێزگەلی دەرەکی کاریگەریان هەیە لەسەری وەلەو چوارچێوێدا بۆ ئاگاداریتان هەر ئێستا بەریتانیا و فەڕەنسا و ئەمریکا دەستیان کردو بە گوشارەکانیان بۆەوەی کە لە زووترین وەختە حکوومەت پێک بێت حکوومەت پێک بێت و پەرلەمان کارا بکرێتەوە تا دوایی گوشاریانەیە بۆیە لەژێر ئەو گوشارانەشدا بێ ناچارن ئەمە حکوومەت پێک بێنن لەوانەیە بەڵام دیارە لەوان ئەو پرۆسەیە درێژتر دەخایانێ لەوەی کە یەکێتی و پارتی چاوەڕوانیان دەکرد کە یەکلا ببنەوە من پێم وایە زۆر درێژە دەکێشێ زیاتر لەوە و تەنانەت ئەو ئەگەرشکە جەم خەڵکێک باسی دەکا کە دەکەوێتە دوای هەڵبژاردنەکانی عراقەوە ئەگەرێکی بەهێزە کەوێتە تەنانەت دوای ئەوەشەوە حکوومەت پێک دێ بەڵام ئەو حکوومەتەی کە پێک دێ نەخێر هیچ جیاوازێکی نابێت لەگەڵ ئەو کابینانەی پێشخۆ هەیەی مەگە لە وتاری پێکێنانی کابینەکەدا هەندێک شتی زیاد و کەم بکەن بەڵام لە دنیای واقعدا هیچ ئاڵ و گۆڕێک یا هیچ چاوەڕوانیەک لەوەی کە ئەم حکوومەتە تۆزێک جێکەوتتر بێ نوێنەرایەتی کەمترین و بچووکترین خواستی خەڵکە من پێم وایە نایکات نەخێر